بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانین بۆ درێژەدان بە بەرنامەی ستۆدیۆی 194 لەگەڵ کۆمەڵێک لە کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و کۆمەڵێک میوانی ئەزیزیش لێرن دەمانەوەوانیش بە پرسیار و گفتوگۆ و تێبینیەکانیان بەرنامەکەمان دەوڵەمەند بکەن. چێ پرسیارێکی هەیە یەکەم جار لە کاک لوقمانەوە دەست پێ دەکەین. پرسیارت چییە بۆ کاندیدان و نوێنەرانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان؟ بەڵێ سەرتا سوپاس بۆ پێیام و بینەرانی پێیامەوە بۆ میوانانە بەڕێزانە خۆشحاڵی لە خزمەتی ئەوەی بەڕێز خۆشەویست داین مامۆستانی بەڕێز و بربژێران و گوڵبژێرانی کۆمەڵی ئیسلامی بەحقەت لە ڕابردوو ئەو چینێ کەشکۆی شکاوە کە گرنگی هەوە لە کۆمەلگا چینی مامۆستانی سەرمینبەر بووە یان مامۆستانی پەروەردە ئایەوە وەکو مامۆستا عوسمان چۆن دەتوانن بەڕاستی ئەو ئیرادەیە بگەڕێنەوە چکو ئیرادەشکاندنی چینێک بە ئاسانی ناگەڕێتەوە چۆن دەتوانێت ئیرادەیە دروستکەنەوە ئایا پرۆژەتان هەیە بۆی کە لەو بوارەی ئیشی لەسەر بکەن یان مامۆستا مسلیم چۆن دەتوانن بەڕاستی لە ڕابردوو کە شکۆی مامۆستایانی پەروەردە شکاوە هەم لە نەفسیان دراوە هەم لە لاشیان دراوە هەم لە بەرژەوەندی مادیان دراوە چۆن دەتوانن ئەو مافانیان بگەڕێنەوە و بەگشتیش داوا لە بربژێرانی کۆمەڵی ئیسلامی دەکەم بەڕاستی ئەوەی کەماوە ئێستاکە کە ئیشی لەسەر بکرێ بۆ خەڵکی ستەمکار پەرلەمان چۆن دەتوان بکەنە چەقی بڕیاردان چکو بەڕاستی شتێکمان نییە بەناوی سەرکردە بەڕاستی دەبێ سەرکردێکی حاسم بێ یەکلاکەرەوە بێ سەرکردێکی حەنان بێ سەرکردێکی نزیک بێ لە هاوڵاتی و خەڵکی خۆمان کوا و سەرکردێ لە وڵاتی ما بوونی هەیە بەڕاستی ئەوەی کە گرینگە پەرلەمان ئەوڕۆکە بۆتە جێ ئەمەلێکی ئەو خەڵکی کە بەڕاستی ستەمی لێکراوە ومێدی بە ئێوەیە ئێوە چۆن ئەتوانن ئەو مێدە بۆ خەڵک بگەڕێنەوە سوپاسان دەست خۆش کاک لوقمان. دواتر پرسیاری هەمووتان تەواو بوو بەڕێزان وەڵامتان دەدەنەوە فەرموو مامۆستا چێتێک پرسیاری هەیە لە خزمەتدا؟ بسم الله الرحمن الرحیم دەمێ سەرەتا وەکو تەوزیع پێش پرسیارەکان دڵنیاچ بدەمە ئەو برا بەڕێز و خوشکە بەڕێزانەی کە خۆیان کاندید کردیا و لەگەر جەماوەری کۆمەڵی ئیسلامی دڵنیاتان دەکەمەوە کۆمەڵی ئیسلامی ئەگەر یەک کورسیش نەبی هەر خاوەن مۆقیف و کاری خۆی دەکەم و بەنارەکانیشی دەرێم با واز بینن لەبەرەوەی ئەو کانیاوە سازگارە با بگەتن ناو دڵەکان و خەڵکی زەماوەری کوردستان نوچی کۆمەڵی ئیسلامی لە فەزلی خوای گەورە لە هەموو بوارەکان لە هەموو کاتەکان مۆقیف و کاری خۆی دیار بووە و بەڕاستی پایەمەچم لەوە جەماوەری خەڵکی کوردستان هەیە هیچ کە بەو پایزە برایانە بڕوانەکە تووچی وەختی خۆی وارد بووە زۆر کەسە بوو مەسەلەن ناتێ لە وەختی دوورینە و ئیش و کارەکان بێ شین شای دەستەوای بێ لەگە خەڵکی و تێکەربی تەنها پایزان هاتیە کاتێ پایزانیش دەهات داگو یاخۆ بەخێر بێ پایز دەبرا بەڕاستی ئەوە داوایان لێ دەکەم یعنی جەماوەری خەڵکی کوردستان خەڵکی ئێمە بناسی کاندیدەکانمان بناسیتن دەنجیان لێ بدا لەوەی سبێنێ مافەکانی خۆی دابین بکەم و پرسیارەکانشم بەڕاستی یەک لە پرسیارەکانم ئاراستەی خوشی گەورەمان دەکەم مامۆستا شکریا ئایا جەنابتان وەکو لێژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان چ پرۆژەکتان هەیە لە بوو ئەو نەوە نوێیە ئەو مەسەلەن دەکات لە خوێندنی سەرەتایی وەکو بنەڕەت بەڕاستی بخۆتان دەزانن لە هەموو بنەڕەتی کۆمەلگا گۆڕانکاری بەسەر نێ ئەوڕۆ ئەو پاشەگەردانی و زێقەت خوازی دەسەڵاتێکی سیستەم کار و زاڵمی لێ دروست بووە و پرسیارشکەم ئاراستەی بەڕێز مامۆستای گەورەمان بەڕێز مامۆستا عوسمانە ئێوە سبێنێ لە پەرلەمانی کوردستان ئینشاءالله دەست نەوێندەرێ چ پرۆژەکتان چ کارێکتان دەویست بێنەکە بتوانن لە بەرامبەر هەمووی ئەو یاسایە ستەم کارانێکەوە درژ بە ئیسلام دەردەکرێن مەسەلەن بۆ نمونە لە خولەکانی تر یاسای جەندە دەرکرا دەیها بڕیا دژی خوا پێغەمبەر دەرکرا ئێوە چتان دەبیتن و ئەگەر داوالبردنیش دەکەم داوالبردن دەکەم ئەگەر ئەو پرسیارە بقەتعمەکە داوالبردن دەکەم وەکو یاسایش لە بۆ خوشتی گەورم خوشکە ڕووپاک و مامۆستا مەهدی هەمزە ئێوە دەتوانن سبیانێکە ئەو یاسایانێک کەوە بە تایبەتی یاسای کۆمەڵاتیانێک کە بەسەر کۆمەلگای سەپێنرایە مەسەلەن بۆ نمونە مامۆستا کاتی زۆر پێدا دەست خۆش بێ بۆ نمونە مەسەلەن ئێستا تەماشا دەکەن ڕێژەی ژن زۆری ئایا حەل ئێمە ئیبداعتان هەیە سبێنێکە حەلێکی یاسایی دابنێن تاوەکو بابرێم حەلبی لە بۆ چینی ئافرەت
دەست خۆش پرسیارەکەت گەی سپاست دەکەین بۆ بەشداریەکەت کاک شکر فەرموو جەنابش دەتوانانی پرسیاری خۆت ئاراستە بەناوی خوای بەخشندەی میدەبان هیوای سەرکەوتن بۆ کاندیدە بەڕێزان دەخوازم من پرسیارێکم لە خوشکە ڕووپاکەیە دەبین ڕۆژانە بە بەرچاوی میدیاکان و هاونیشتیمانیانەوە نەوتی هەرێمی کوردستان بەتاڵان دەبردرێ و هەرزان فرۆش دەکرێت کەچی یەک بەرمینەوە زستانان بە هاونیشتیمانیان ڕەوان نابین ئێوە لە لیستی کۆمەڵی ئیسلامی بەنامەی کاتان بۆ ئەوە چیە و دەتوانن ئەو مافە بۆ هاونیشتیمانیان بگەڕێنەوە بە هاوکاری هاوپیشەکانتان دەست خۆش ئەو برای پشتەوە ئەگەر پرسیاری خۆی ئاراستە بکە یارمەتی بدە مایکێ لەگەڵ بگرە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم دەنگت بەرزکەوە سپاس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و پرسیارەکەی خۆم ئاراستەی مامۆستا مەهدی دەکەم هیوای سەرکەوتنیش بۆ خوازم پرۆژەی چییە لە بواری برێن چینی برێن مافەکانی کەمەندامان ینی کەمەندام بەگشتی کە چ پرۆژە یاسایەکیانەیە بۆ کەمەندامان کە ڕاستیە کەمەندام لە هەموو بوارێکەوە لە بواری خوێندنا لە بواری یارمەتیدانی لانی زۆر بەڕاستی کەمەندام هەمووی ئەوە کراوە یان پژێ خراوە مافەکانی ئەوەندە مەحاشی کە ڕاتبی کە دەدەن بە کەمەندام یان لایانی خوێندنەکەش ینی خوێندنیان مامۆستایەکان لەگە ڕێزم یعنی زۆربەی کێشیان لە بۆ دروستەکەن چکە بەڕاستی مامۆستاکان شاخ خۆیتیان چکە لەبەرەوەی یەک نابینا هەیە شعبە دادەنیشتن ئەو شعبەی هەمووی کەسی ئاسایی دادەنیشتن ناتوانانی تەنها لە بۆ من ئەوە بکاتن ینی شەرع بکات دەبی وەکو کەسێکی ئاسایش تەماشەم بکاتن هەتا ئێستاکە ینی حەدادیەک نییە بۆ کەمەندامیان هەموو کاتێک مافەکانی کەمەندام ئەوە کراوە بە تایبەتیش نابینە زۆر سپاس بۆ تۆ کە بەوە سەرکەوتن بۆ هەموو کاندیدەکان دەخوازم دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ چێتر پرسیاری هەیە بیدە ئەو مامۆستای کاک شکر فەرموو گەڵ هەستەوە سەر پێ بۆی لە کامێراکە بە باشی دەرکەوی بەنای خوای گەورە بەخرانی کاندیدە بەڕێزەکان دەکەم پرسیارێکم لەوە بەڕێز ماوەسا عوسمان هەیە ئایا هەتا چەند جائزە ئینسانی موسڵمان سەود بداتە حزبەشی عیلمانی لەبەرەی خۆی بە موسڵمان دادەنێ ئەو پرسیارێکم پرسیاری دووەم کۆمەڵی ئیسلامی سەفەری نیوەڕێگانی هەتا ئاخری هەتا کۆتا ڕێگا بەردەوام دەبێ و دروشمی هەڵبژارنیشتی کۆڵ نادەین و بەردەوامین ئەوجا ئینشاءڵڵا هیوادار هەموو مسلمانان خۆ بە مسلمان دانەرێ دیفاع لەو کاندیدە بەڕێزانە بکات لۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی 1940 دەست خۆش زۆر سپاس بۆ پرسیارەکانتان ئێستاش دەچینە لای ئەو بەڕێزانەوە ئەو کاندیدانێک کە پرسیارەکانی ئاراستە کراوە لە شکوریخانەوە دەست پێ دەکەین شکوریخان ئەو هاوڕێ بەڕێزە پرسیارێکی لە جەنابەت کرد ئەگەر وەڵامی بدەیەوە سپاس دەکەین بڵێ دیارە سەبارەت بە پەروەردە دیارە ئێمە لەو خولەدا لەبەر زۆری پرۆژەکان کە 1970 پرۆژە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرا و سەرجەم پرۆژەکان خوێنەوە یەکەمیان بۆ کرایەکی لەو پرۆژانە پرۆژەی یاسای وەزارەتی پەروەردە بوو کە یاسایەکی زۆر تۆکمە بوو دەتوانین بڵێن لە 1996 مادە پێک هات بوو هەر مادەیەک دێ ها بڕگەی لە خۆ دەگرت بەڵام تەنها 42 پرۆژە لەو 1970 پرۆژەیە پێشکەش کراوەکو باسم کرد لەبەرەوەی 2 ساڵ و نیو لە تەمەنی پەرلەمانی ئێمە ڕۆیشت کەنیان هێشت دانیشتەکانی پەرلەمان بە شێوەیەکی ئاسایی خۆی بڕوە ئەگەر جارێشتر خەڵک متمانەمان پێ بەخشێتەوە بە تەکید ئێمە ئەو یاسایە و تۆکمەتر و پخوتتر و بەرفراوانتر دەکەین کە مافی خوێندکار و مامۆستا و سەرجەم ئەوانەی کە لە سێکتەری پەروەردە ئیش دەکەن مافیان تیا دەستەبەر کراوە و سیستەمێکی تۆکمە بۆ پەروەردە دەهێنێتە ئاراوە ئینشاءڵڵە ئێمە لە خولی داهاتوو ئەم یاسایە پەسەند دەکەین سەبارەت بە مەسەلەی کەم ئەندام دیارە لە ساڵی 1911 یاسای ژمارە 22 بۆ کەم ئەندامان پەسەند کرا بەڵام ئەم یاسایە کۆمەڵی کەم و کورتی تێدا هەیە ئێمە فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ هەموارکردنەوەی یاسای ژمارە 22 ساڵی 1911 بۆ ئەوەی تەواوی مافەکانی کەم ئەندامان بدرێت و مافەکانیان دەستەبەر بکرێت و بە زیادەوە مافیان پێ بدرێ نەک ئەو کەمە موچەی کە هەیەیان بوو کەمە موچەکەشیان بەداخەوە بە کۆمەڵی ئامانج و مەبەستەوە بە بیانۆی قەیرانی داراییە و موچەکەیان لە 150,000ەوە هێنرا بۆ 900,000 بەڵێ شکوری خان دەمەوێت قسەی کۆتایی ڕەنگە دوا دەرفەت بێ بۆ جەنابەت پەیامت چییە بۆ هاوڵاتیان بە تایبەت کەسانێکان ڕەنگە
ویان دانابێت کە بەشداری ئەم هەڵبژاردنە نەکەن یان دەنگدەرێکە تا ئێستا خۆی یەکلای نەکردوەوە دەنگ بە چلیستێک دەدا پەیامی کۆتایی لە خولەکێکدا پێمان بڵێ سوپاس دەکەی بڵێ من دەڵێم بەڕاستی دەنگدان لە کات و کاتێکی وەکو ئێستادا بەدیلی هەڵبژاردن هەڵبژاردنە بەشداری نەکردن من پێم وایە هەر کەسێ بەشدار نەکا کەوا بێ ڕازیە بەو زوول مستەمەی کە ئێستا لەم هەرێمی کوردستانە لە ئارادایە ڕازیە بە حکمی علمانیەت و مستەمکاران و پێم وایە وەکو ابن عوثەیمین کە فتوایدا نەک هەر جائیزە بەڵکو واجبیشە و ئێمە دەڵێن ئێمە هەموو خەڵک شاهێدی ئەومان بۆ دەدا کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە خولی چوارەمدا هەمیشە ڕازگۆیانە و دلسۆزانە و دەستپاکانە و دڵپاکانە لەسەر خەت بووینە و خزمەتی هاوڵاتیانمان کردووە و خاوەن هەڵوێست بووینەوە لەسەر هەڵوێستەکانیشمان باجی زۆرمان داوە و هەمیشە هەرەشە و گورەشەمان لێکراوە و ئێمە تاکە فراکسیۆنێک بووینە تا ئێستا 3000 پرۆژە یاسامان پێشکەش کردووە داوای کەمکردنەوەی موچەی پلە باڵاکانمان لەناو ئەوانەش بە تایبەتی پەرلەمانتارانمان کردووە و ئێمە تاکە فراکسیۆنێک بووینە کە پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ هەموارکردنەوەی یاسای تیرۆر کە زوڵم مستەمێکی زۆر لە ژێر ئەو یاسایە دەکرێت و ئێمە تاکە فراکسیۆنێک بووینە کە دەنگمان بە درێژکردنەوەی یاسای تیرۆر نەدا و ئێمە تاکە فراکسیۆنێک بووینە خاوەن گەورەترین و باشترین مووقف بووینە کە هەموو خەڵک شاهێدی ئەومان بۆ دەدا و باجی زۆریشمان بۆ داوە و هەمیشە بە ڕازگۆیی و دڵسۆزی کۆڵ نادەین و بەردەوامیش دەبین دەست خۆش بە هیوان ببیتە جێ متمانەی خەڵکی کوردستان مامۆستا عوسمان ئەو پرسیارانەی لە جەنابەت کرا دەتوانی وەڵامیان بدەیتەوە سوپاس بۆ پرسیارەکانتان مامۆستا لوقمان باسی ئەوەی کرد چۆن دەتوان ئیرادەی و شکۆی زانایان بژێرنەوە پێم وایە زانایانی ئاینی زۆر لەوە بەرزترن گەورەترن کە شکۆیان بشکێندرێ بەڵگەمان ئەوەیە کاتێک کە من لە وتاربێژی بووم لەوانەیە لای زۆرەکەی 1000 تا 2000 نوێش خوێنم هەبوو گویانێ دەگرتم پشت بەخوای گەورە ئێستا وای لێ هاتووە بەهۆی ئەوەی کە لە هەموو بوارەکەیان داڕنیوم لە پێشنوێژی لە جومعە لە ئامادەبووم لە نوێژی بە کۆمەڵ لە چوونم بۆ سەفەری حەج کە ناوم دەرچوو 14 ساڵە ناومان نووسیوە تازە ناومان دەرچووە بۆ مرشیدی ئەویشان قەدەغە کردم دواتر کە چوون بۆ شەهادەی ماستەر لە وڵاتی تورکیا ئەویشان ڕێگە لێگرتن توانین لە ماڵە نوێژی خۆت بکەی مامۆستاویان لێ قەدەغە نەکردووی تا ئێستا بەخوا عەرزم کردن لەبەر ئەوەی وتیان جومعانیش بۆ نییە بچی تەنها سعات 11 پێمان بڵێ لە کاو مزگەوتی ئەنجا بۆ تێ بچی خوا ئاگادارە وتم تۆزشکی تونترکە لە ماڵە نەیکەم وتیان ناناوە عادی ئێمە نیە یعنی بەجددیان وەرگرت بەڕاستی ئەو عەقڵیەتە بەڕاستی باوی نەماوە ئێکسپایر بووە ئەگەر خەڵک بەدەنگ نەیە خەڵک بە جواب نەیە خەڵک هەڵەس سەر پێ بەڕاستی ئەو عەقڵیەتەی 50 ساڵ کە ئێکسپایر بووە ئێستاوە حکومڕانی ئەم وڵاتی دەکات لەگەڵ ڕێز و احتراممان شکۆی مامۆسای نەشکاوە سوپاس بەخوا ئێمە گەورەتر بووین ئێمە لەناو پێگەی خۆماندا ڕۆژانە نییە 15-20 تەلەفۆنی کێشەی مەشاکلی خەڵک حل نەکەم سوپاس بۆ خوای گەورە ئەوەش لە گەورەی خوایە مامۆستایان ئینشەڵا بە دەنجی ئێوە بە دەنجی مسلمانان بە دەنجی ئەهلی مزگەوت ئێمە دەتوانین شکۆی مینبەر و زانا و ڕیش و حجاب و چەفیە بژێڕینەوە کە بڵێن بەڵێ خەڵکی مسلمان کە ئێمە دێن 95 خەڵکی مسلمان دانیشتوانی کوردستان مسلمانە ئەدی کوا دەنگەکەیان دەنگکە بۆ عەلمانیەکان دەڕوا ئەو پرسیارەی مامۆستایان بوو وەڵڵاهی جائیز نییە هیچ مسلمانێکی نوێژ خوێن هیچ مسلمانێکەوە ڕوو لە قیبلە دەکا جائیز نییە دەنگ بە عەلمانیان بدە ئەوە ئەلا هەل بەلەغت اللهم فەشهد خوایە من ڕامگەیان بۆ خەڵکی خۆم و بۆ مسلمانانی کوردستان کە دەنگدان بە خەڵکی دژە دین و دژە مەلا و دژە مزگەوت و دژە عەدالەت جائز نییە و حرامە کە دەنجیان پێدەدەن بەڕاستی ڕازی بوونە بەوەی پێغەمبەری خوش دەفەرمێ صلی الله عليه وسلم المرء مع من أحب لە دوا ڕۆژ لەگە خۆشەویست خۆت حەشر دەکەی خوای گەورە پەنامان بدا پرسیارێکی مامۆستا کە بە کورتی وەڵام بەچاوان چ دەکەن لەو یاسانی کە دژ بە نەگۆڕەکانی ئیسلامە بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە وەک پەرلەمانتارەکانمان ڕابردوو یاسای جێندەرە یاسای تعەدودە کە تعەدود یاسایەکی قورئانیە ئێمە نامانەوێت مەجلیسی پێگەرم بکەین یاسایەکی قورئانی خوا دایناوە بەڵام کاتێکەوە هەوڵدرا بۆی کەوا بنبڕیکەن سوپاس بۆخوا بە هەوڵ و تەقەڵای خەڵکانێکی ئیسلامی و مسلمان و دەست بە دەستنوێش ئەو یاسا ڕەفسکرایەوە سوپاس بۆخوای گەورە هەر یاسایەکتر هەبوو سوپاس بۆخوا ڕەفسکراوەتەوە ئێمەش بە هەمان شێوە درێژە پێدەری ئەو کار و چالاکیانە دەبین کە ئەگەر بێت و لەسەر جەستەی ئێمە بتوانن یاسایەک هەموار بکرێ ئەو یاسایە ئێمە لێ بین مامۆستا پەیامی کۆتایی لە بەرنامەکە ڕەنگە دوا دەرفەت بێ بۆ جەناب بەڵێ پرسیاری مامۆستا عەباس سەر ئەو ئاوێتەی یەکم کردن دەنگ نەدان بە عەلمانیان تەبعاً بایکۆتیان واجبە و هەروەها واجبیشە ئینسان لەگەڵ چینی مسلمانان دابێ
دواوتم ئەوەیە ڕووی خەڵکی کوردستان دەڵێوانەی بینەری بەرنامەکە و جەنابتن بەڵێ جاری کەش ئیسپات دووپارم کردوەوە کە خەڵکێکمان هەیە دەنگ دەدا هەیەش دەنگ نادا ئەوەی دەنگ دەدا دەڵێ من دەستنیشانی گەورەی خۆم دەکەم ئەوەی تر دێ من حاقم نیە وڵی کەیفی خۆیانە ئەوەش دەستە بابی ئەوەی کە ڕازیبوونە بە نەعەدالەتی و بە دادگەری و بە زوڵم مستەمەی کە دەکرێت بۆیە مسلمانێکی پاک و چاک و ڕێک پێک لە ماڵەوە دانیشت و دەڵێ حاقم پێدانیە کە حەق پێدانیە ئەوە زیادکردن لە کەڵەکی ئەلمانیان و لە کەڵەکی گەندەڵکاران بۆیە دەبێت بێ بڵێ بەڵێ منیش هەم و وجودم هەیە و ڕازی نابم هیچ کەسێک لە باتی من بڕیار بدا بۆیە داوا دەکەم خەڵکی کوردستان نەڵێن تەزویر هەیە و هاکەیە ئەو شتانە بەڕاستی بەس بۆ چاواشکردنی خەڵکی کوردستانە واللهی ئەگەر خەڵکی ئێمە فەراغ دروست نەکا تەزویریش ناکرێ ئێمە ناچین دادەنیشن دێن تەزویر کراوە ناڵم عەدالەتی بۆ ڕازگۆ بەڵام هەچەند فەراغ بەجێ بمێنێ ئەوان پڕی دەکەنەوە هیوادارم ئینشاءڵڵا بە دەنگەکانتان توێشێک بۆ قیامەتێک کۆکەنەوە پشت بەخوای گەورە خۆشەویست ڕووپا خان جەنابەت ئەو پرسیارانەی ئاراستت کرا دەتوانی وەڵامیان بدەوە بەڵێ دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئاراستەکردنی ئەو پرسیارانە وەبزان بەڕێزێک بەگشتی پرسیارێکی ئاراستی کاندیدان کرد من وەڵامی دەدەمەوە پەرلەمان چۆن دەتوانێت بێتە بە مەرجعی بڕیاردان بۆ خۆی پەرلەمان کاری مەرجعی بڕیاردانە بۆ خۆی هەرچی یاسایە دەبێت لە پەرلەمان دەربچێ هەرچی یاسایە خوێندنەوەی یاسایی لە پەرلەمان بۆ دەکرێت لیژنەکان هەیە بە لیژنەکاندا تێدەپەڕێ و بە فلتەری یاساییدا دەڕوە بەڵام کێشەمان لەسەر جێبەجێکردنی یاسایە واتە پەرلەمان یاسادانان و چاودێریکردن و پەسەندکردنی بودجێ بەڵێ بە تەکید سێ ئەرچی سەرەکی هەیە یاسی یەکێک لەو ئەرکانە یاسادانانە بەڵام کێشە لە جێبەجێکردنیەتی خۆی ڕاستە ئێمە لە هەندێک ڕۆوە لە فەراغ یاسایی دادەژین بەڵام یاساکان زۆرن کێشە لەسەر جێبەجێنەکردنیانە برایەک باسی ئەوەی کرد ئەو یاسایانەی کە پەیوەندی بە لایانی کۆمەڵایەتی هەیە مەسەلەی ژن زۆری و ئەوانە هەروەکو مامۆستاش باسی کرد لە دەقێکی دەستوری عێراقیش هاتووە کە نابێ هیچ یاسایەک دەربکرێت دژینە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی قسەمان لەسەر ئەوە نیە و ئێمە بەردەوام داکۆکی لەسەر ئەو یاسایانە دەکەین کە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە چونکە دەبێت سەرچاوەیەک لە سەرچاوەکانی یاسادانان لە هەرێمی کوردستان و لە عێراقی شریعەتی ئیسلامیە ئێمە کار بە شریعەتی ئیسلامی دەکەین و هەروەها نەوت بە تاڵان بردن بەڵێ ئێمە هەمومان دەزانین ئاشناین بۆی کە ڕۆژانە نەوتی هەرێمی کوردستان بە تاڵان دەبردرێ هۆکارێکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا پەرلەمان یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە وەزیرەکان بانکێشتی پەرلەمان بکە و هەروەها ئیستیجوابیان لەگەڵ بکە دەبینین نەهێڵدراوە دەسەڵاتی حیزبی بەسەر پەرلەماندا زاڵ بووە نێڵدراوە کەوا پەرلەمان وەزیرەکان بانکێشتی پەرلەمان بکات کە وەزیر بانکێش ناکرێ خەڵک نازانێت داهاتی ئەم نەوت و ئەو وڵاتە بۆ کوێ دەڕوە وە چ حیزبێک مستەفیدە لە داهاتی ئەم وڵاتە ئەگەر وەڵامی پرسیارەکان کۆتایی هاتە بێ دەتوانانی دوایین پەیامی خۆت بگەێنی خەڵکێک ئێستا ڕەنگە سەیری جەنابەت بکە و بڵێ بۆچی دەنگ بە ڕووپاک ئەحمەدی کاندیدی ژمارە 15 بدەم بەڵێ چونکە بەرنامەکە لە هەولێری پایتەختەوە خۆشمان کاندیدین لە هەولێر دەژین من دەڵێم لە هەولێری پایتەختەوە ڕوبەڕووی ستەمی دەسەڵات دەبینەوە و هەروەها بە پرۆژە یاسای خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵک لە پەرلەمان زمانی ئەوانە دەبەستین کە هەڕەشەی زمان بڕین دەکەن زۆر سپاس دەستان خۆش سەرکەوتن مامۆستا موسلیم ئەو پرسیارانی ئاراستی جەنابەت کرا بەڕاستی من ئەو مامۆستا بەڕێزە پرسیاری کرد لەسەرەوەی کە چی بکرێ بۆی کە شکۆی مامۆستا پارێزراو بێ تەنیا پرسیارەکە وەڵامەکە یاسانە بەجێبەجێکردنی یاسا چونکە یاسا هەیە بۆ ئەو کەسانی کە پێشێلی مامۆستایان دەکەن بۆیە ئەو کەسانە دەبێ بترسێنرێن دەبێ بچنە ژێرباری ئەو سزایی کە یاسا حکومیان لەسەر دەکا و بەسەریاندا بسە پێندرێ بۆی کە ببن بە نمونەیەکی جوان لە پێشچاوی خەڵک بۆی کە ئەو جۆرە دیاردە دووبارە نەکرێتەوە پێگەی مامۆستا بپارێزرێ ئەزمموی مامۆستا بپارێزرێ بۆی کە ئەو کەسەی کە سزای مامۆستاکەشی داوە پێشێلی مامۆستای کردووە کارێکی ناڕەوا و دڕندانەی بەرامبەر مامۆستایە کردووە کە منداڵەکەی ئەو پەروەردە دەکات لە داهاتوودا کە منەتی پێنیە بەداخەوە کە چاوی کوێرە بەرامبەرەوە خزمەتێک کە منداڵەکەی ئەو پەروەردە دەکات لە هەمووان دەزانین جەنابەت کوڕی مامۆستا شەهید مامۆستا عەبدوڵای قەسرەی و جەنابیان مامۆستایەکی ئاینی سەرکردەیەکی ئیسلامی زانایەکی ئیسلامی بووە و لە دروشمەکانت دەڵێ
بەردەوام دەبم لە ڕێچکەی ئەو ئایا دەتەوێت وەکو ئەو خزمەت بە و خەڵک و میلەتی خۆت بکەی و دەتەوێت لەسەر ڕێبازی ئەو بەردەوام بیدەمەوە بکەمە دوا دەرفەت بۆ جەنابێت بەڵێ بێگومان من شانازی دەکەم من کوڕی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵڵا قەسرم دیارە مامۆستا عەبدوڵڵا قەسرێ کەسێکی زۆر پاک بوو سەرکردەیەکی ناوازە بوو لە پاچی لە خاچی لە دڵسۆزی لە خۆشەویستی بۆ تەواوی چین و توێژەکانی خەڵکی کوردستان و هەموو خەڵک خۆشەویستی مامۆستا عەبدوڵڵای لە ناو دڵدایە من ئێستا لە ناو جەماوەرم دەگەڕێم بە شار و شارچکەکان خەجاڵەتی دەچێشم شەرمەزارم بەرامبەر ئەو هەموو خۆشەویستی دوای 14 ساڵ لە شەهیدکردنی بەستم بۆ باوکی خۆشەویستم ئێستا دەزانم چ پێگەیەکیە بۆ ناو خەڵک بۆیە من بەڕاستی داوای متمانە دەکەم لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە خۆشەویستی مامۆستا عەبدوڵڵای قەسری لە دڵدایە پێیان دەڵێم ئەگەر بتانەوێ وەکو تۆڵەی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بکەنەوە ئەگەر بتانەوێ ڕێبازی مامۆستا عەبدوڵڵای قەسری ڕۆشن بێ هەمیشە پەرە بدرێ و بەردەوامی بدرێ بەو خزمەتێکە ئەو پێشکەشی کردووە ئەو ڕێبازێکە ئەو لەسەری گیانی داناوە بە متمانە ببەخشن بە بەندە بە کوڕەکەی بۆی کە بەردەوام بم ببێ بە وەڵامێک بۆ کەسانێک کە بۆ نەیارانی کە مامۆستا عەبدوڵڵایان بەستەم بە نوێژی نیوەڕۆ لە ڕۆژێکی ئاشتیدا شەهید کرد و کۆتا قسەشم مامۆستا هاوکار بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان من پێیان دەڵێم تکایە بیر بکەنەوە دوو خولەک لە ژیانی خۆتان بزانن لە ڕابردوودا چیتان چەستووە لە ژیانی خۆتان لە بێموچەیی لە بێکاری لە گەوجاندنی خەڵک ئاخر توخوا میلەتێک ئەم هەموو ناڕەحەتی و خەم و خەفەتەی بینی بێ لە ڕابردوو لە ئەنجامی چەندان خولی پێشووی پەرلەمانی کوردستان و 27 ساڵ ئەزمموی حکومڕانیەکی خراپ و بەد نەتوانی بێتە ئێستا مێشکت بۆ کار بخەی کە ئەو کەسانە دوور خێوە لە دەسەڵات و دەنجیان پێ نەدەیەوە ئێستا هاتوون لە هەرێمی کوردستان لە شار و شارچکەکان بە پارە دەیانەوێت ئیرادەی خەڵک بکڕن دەیانەوێت بە پێدانی چەک ئیرادەی خەڵک بکڕن ئاخر قەناسیان داوە بە خەڵک ئاخر تاهۆ و سیارەیان داوە بە خەڵک بۆی کە خەڵک متمانەیان پێ ببەخشێتەوە ئاخر پلەپۆستی بەڵێنی پلەپۆستیان داوە بە خەڵک بۆی کە خەڵک دووبارە متمانەیان پێ بکاتەوە ئەوە گەر خەڵک بە ژیرانە بیر بکاتەوە ئەو پەڕی بێڕێزی بەرامبەری دەکرێت تۆ ئیرادەت دەکردرێ بۆیە بەڕاستی من پێم وایە دەبێت خەڵک وشیار بێ کەسانێک کە لە پێشوودا شایانی ئەوە نەبوون متمانیان پێ بەخشرێتەوە متمانیان پێ نەبەخشرێتەوە کەسانێک کە شایسته ئەوە نەبوون ئەو ئەرکە گەورەیان بخرێتە سەرشان دڵسۆزیان بەرامبەر نیشتیمانیان دەربخەن کە توانیان نیوەی خاچی کوردستان بفرۆشن نەیانتوانی بێ ئەو نەوتەکە بۆتە مۆتەکە بەدەست بەسەر ئەم خەڵکەوە نەیانتوانی بێ بیکەن بە سایە سێبەرێکی خۆشگوزەرانی بۆ خەڵکە دووبارە حکومڕانیان بدەنەوە دەست بۆیە خەڵک پێم وایە تووشی لە بیرچوونەوە بووە با بیر خۆیان بێننەوە بۆچی ئیرادەی خۆیان لەدەست بدەن هیواخوازم لیستێک هەڵبژێرن کەسانێک هەڵبژێرن لە تاهاتوودا بتوانن خزمەت بکەن لیستی کۆمەڵی ئیسلامی ئەگەر بە ویژدانەوە قسە بکەن لە ڕابردوودا سەیری ژیانی کاندیدەکانیان بکەن سەیری ئەزمون و ئەدای کارەکانیان بکەن دەزانن کە لیستێک بووە پشتی هەژارانی بەرەداوە پشتی سیم لەکراوانی بەرەداوە پشتیوان بخوا ئێمە کاندیدانیش لە خزمەت هەموو چین و توێژەکانداین بەبێ جیاوازی بەبێ ئەوەی هیچ پیلۆپۆستێک و گرێبەستی ژێر بەژێری تاسیرمان تێ بکات پشتیوان بخوای گەورە هیوای سەرکەوتن بۆ تۆ تەواوی کاندیدان مامۆستا مەهدی ئەو گەنجە بەڕێزە کە سوپاسی دەکەین دووبارە لێرە ئامادە بوو پرسیارەوەی کرد بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە ناتوانین بە ئاسایی ژیانی خۆیان بەسەر ببەن چیتان پێ بۆ ئەوان زۆر سوپاس بۆ ئامادەبوونی و ئەلێرەوە ئێمە بەڵێن دەدەین بە هەموو ئەوانەی کە پێیان دەگوترێت خاوەن پێداویستی تایبەت چونکە ئەوە زیاتر شایستەیە بە ئەو توێژە دیارە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو باسمان کرد هەموو چین و توێژەکان هەموو تەمەنەکان و لە هەموو ئاستەکان لەستەمێکی گەورەدان و مافیان پێشێ لەکرێ بۆیە کەم ئەندامان یان دروستتر لە چوارچێوە مستەڵەح قانونیەکەی خاوەن پێداویستی تایبەت ئەوانە لە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە چارەجی مافی خۆیان پێ نەدراوە مافیان پێشەر کراوە بەدڵنیاییەوە ئێمە لە نێو پەرلەمان و لەسەر ئاستی بەژاریشمان لە حکوومەت و ئێمە ئەگەر بۆ ئیشی خێرخوازی و خۆبەخشی کۆمەڵی ئیسلامیش بگەڕێنەوە ئێمە هەرگیز درێخیمان نەکردووە لە هاوکاری ئەو توێژە مەزلومەکە خوای گەورە تاقیکردنەوە کە ئەوانە مەزورن و ئەزریان گەورە تەنانەت ئێمە لە ڕێی بەرنامەی بەخشین هەموو ئەومان لایات بۆ هەموو دەمەشێکی زۆری کەمەندامان سوودیان بەڵێ مستەفید بوون لەو بەرنامەکە ئەوە شتێکی کەمە ئەرچی خۆمانە جێبەجێمان کردێ منەتێک نیە لە سەریان
و مەمنونیان کە بەدەممانەوە هاتن خزمەتمان کردن بۆ ئێمە دڵنیای ئەو توێژە دەکەین لە هەرێمی کوردستان ئەوانە ڕێژەیەکی بەرچاویشن کە لە سەرووی ژمارە 100,000 کەس دەبن بۆیە ئێمە بەدڵنیاییەوە لە چوارچێوەی یان هەمواری ئەو پرۆژانە بەدڵنیاییەوە ئێمە بەجێ بکەن بۆیان خۆشە لە ئەرک و ئەوی خۆمان دەرنەچین ئێمە وەکو پەرلەمانتار لە داهاتوو چ بەندە چ هاوڕێ و خوشکە بە ڕێزەکانمان ئەوانەی لە چوارچێوەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بتمانەی دەنگدەرانەوە دەست دێنن دەستانێ هۆڵی پەرلەمان ئەمە یعنی موسانەدایان دەکەن ئەگەر دەریش نەچین لەوێ بەدڵنیاییەوە لە چوارچێوە ئەرچی پەرلەمانتاری چی وەکو تەشریعی یاسا چی وەکو هەموارکردنەوەی یاسا چی وەکو بە دوواداچن بەدڵنیاییەوە ئێمە داکۆچیان لێ دەکەین و پشتوانیان دەبین بۆیە داوانە دەکەین متمانەمان پێ بدەن کە ئێمە بەردەوام دەبین لەوەدا کە مافەکانیان بۆ بجێڕنەوە بەڵام لەسەر ئاستی گشتی پێدەچێ من ئاخر کاندیژم قسەی دەکەم قسەی کۆتایی دواتر دێم بۆ لای بەڕێزان کارجێرانی مەڵبەند دەرفەتێکی کۆتایی بەوان دەدەین دەمەوێت دوا قسەی جەنابیشت ببیستمەوەکان بەڵێ دیارە ئێستا کاندیدان و ئەوانە لەناو گەرمەی حملە ئینتیخاباتن کەمێک حەماسەت و کەمێک سووربوونەوەیان پێوە دیارە بەڵام هاونیشتیمانیان و دەنگدەران بە شوێنەی ئێستا لە دیار تەلەڤیزیۆنەکان دانیشتۆنیان بە شوێنەی بەناو سیارەکانیان تێدا پەڕن تەماشای فلێکس و شتەکان دەکەن بۆیە ئێمە ئەلێرەوە بیری دەنگدەرانی خۆشەویست دەخەینەوە کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی ئیسلامی کراوە مەدەنی منفتح ئێمە هەمیشە ئیش لەسەر خۆشکردنی ژیان دەکەن ئێمە دەمانەوێت هەناسەیەکی بەردەوام بین بۆ هەناسەیەک بین بەردەوام ژیان بەخشین و ئێمە بەڕاستی بەدەم کارکردن لەسەر ینی داوە و بانگەواز و هەمیشە دەمانەوێتن کۆمەلگا لە خۆشی و خۆشگوزەرانی و ئارامی ڕاستەقینە بژی نەک ئەو ئارامی سەختەیە کە هەندێک لە ئەحزابی دەسەڵات و ئەوانە بەرزی دەکەنەوە بۆیە ئێمە لەسەر ئاستی هەموو کایەکان و دەمانەوێتن بەمانای کەلیمە ینی ئارامی بۆ ژیان بگەڕێنەوە ئاسوودەی بۆ ژیان بگەڕێنەوە لە ڕێی کاری پەرلەمانی خۆمان ئێمە شەڕ بکەین لە پێناو دروستکردنی ئارامی ئێمە بجەنجین لە نێو پەرلەمان لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی کاری پەرلەمانی بۆی ژیان بەخشینەوە و ئێمە بیری هاونیشتمانیان و بە تایبەتی گەنجانیش دەخەینەوە کە ئێمە پرۆژەی تایبەتمان دەبی لە بابەتی گەشەپێدانی خانەوادە و خێزان و گەنجان بە ئیزنی خوای گەورە لەوێوە ئیشە جوانەکانی ئێمە دەبین و ئێمە ئینشاڵ دەبینە بەشێکی کارە و کاریگەر و وەجە پێنجەمان دیار دەبی لە خولی داهاتووکە باشتر و فراوانتر خزمەت دەکەین بە هەموو چین و دێژەکانی کۆمەلگای خۆمان دەست خۆش بە هیوای سەرکەوتن بۆ جەنابت و بۆ هەموو کاندیدان دەمەوێت دوایین پرسیار لە کاک عەبدولکەریم و مامۆستا ئەگەر مایکەکە بگاتە دەستی مامۆستا عەبدولکەریم وەک کارجێڕی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە پلانی چەند ڕۆژەی داهاتووتان چییە یاخود دەتوانن بە هەمان ڕتمی ڕابردوو بەردەوام دەبن یاخود ئەم چەند ڕۆژە زیاتر شۆڕ دەبنەوە ناو خەڵک و کار و پرۆژەکانتان و بانگەشەکەتان ئەنجام دەدەن بەڵێ ئێمە لە سەرەتای بانگەشی هەڵبژاردن پلانێکمان پەسەند کرد لە ژووری هەڵبژاردن کە ئەم ژوورە پێکهێنراوە لە هەموو ئەو کادیرانی سنووری ئەو ناوچەیە لەوێ کۆمەڵک تیممان پێکهێناوە تیمەکانی دەرگا بە دەرگا تیمەکانی هەڵواسین تیمەکانی چوونە ناو خەڵک و بازاڕ و ئەوانە و تیمی هۆشیاری و بڵێم لیژنەی هۆشیاری هەموو ئەوانە لەم چەند ڕۆژەی داهاتووشدا هەر لە ئیشەکانی خوان بەردەوام دەبن و ئیزافەتەن لەسەر ئەوەی کە ئێمە دەمانەوێت ئاهەنگێکی گەورەش کەوە بڵێن لە کۆتایی بانگەشەکەدا لە بەردەم مەڵبەند ساز بکەین تیمەکانتان زیاتر گەرم و گورتر دەبن لە چەند ڕۆژ و لەگەڵ نزیکبوونەوەی کاتی ئەنجامدانی تاکید هەر ئێستاش بڵێن لە بەرنامەی تەلەڤیزیۆنی کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ هەر لە ڕێم تیمەوە بەرنامەمان هەیە لە ڕێ مامۆستا عەبدولحەکیمەوە ئێستا وا لەگەڵ چەند کەسێک میوانێک پێشکەشی دەکا و هەموو تیمەکان بەکاری خۆیان لە کاری خۆیاندا بەردەوام دەبن وەکو باسم کرد ئیزافەتەن لەسەر ئەو ئاهەنگەی کە دەمانەوێت لە بەردەم مەڵبەندی و هیوادارین کە خەڵک بەگەرم و گوڕیەوە بەشداری لەو ئاهەنگە بکات. بەڵێ کاک سعدی قسەی کۆتایی بەرنامەکە دەدەم بە تۆ کارجێڕی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان داواکاریت لە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی ناڕازی کە ڕەنگە بڕیاریان دابێ بڵێن هەڵبژاردن سوودی نەماوە چیتر بەشداری هەڵبژاردن ناکەین قسەی جەنابت بۆ قەناعەت پێهێنانی ئەوان چییە پێت وایە چ کاریگەریەکی دەبێت دەنگدانی ئەوان بەڵێ وەڵا لێرە پێیان دەڵێم کۆمەڵێک لە برایان و خوشکانمان لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەڕێکەوتون بە پشت بەخوای گەورە و بە پشت بە
دەنگدانی ئێوە بەنیازن ببنە پێشەنگ و دەمڕاست و دیفاعکار لە ئێوەی بەڕێز ئەگەر ئێوە متمانیان پێ بدەن ئەو دڵنیا بن برایان و خوشکانمان لە 4 ساڵی داهاتووی پەرلەمان پرۆژەی گەورەتر و کاری گەورەتر ئەنجامدەن وەکوی کە لە ڕابردوودا کاری گەوریان ئەنجام داوە و بەدیلی هەڵبژاردنیش هیچ شتێشتر نییە بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتی کە ئێستا قۆڕکاری و ستەمکاری تەواوی جوگەکانی دەسەڵاتی تەنیوە بۆیە پێیان دەڵێم واز بێنن لە بایکۆت هیچ چارەسەرێک نییە بۆ ئەو گۆڕانکاریە کە هەمویان ئاواتە خوازن گۆڕانکاریەک بکرێت لە وەزای ئێستا بەڵام هیچیشیان ئامادە نین ئەوانەی کە بڕیاریان داوە بایکۆتلەن پرۆژەیەشتریان پێبێ بۆ ئەو فکرەیەکە هەیەە بۆیە پێیان دەڵێم هەمووتان وەرنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی دەستەڵات و ئەوانەی کە خۆیان ئامادە کردووە بۆ تەزویرات لە جیاتی ئێوە دەنگ نەدەن بە خەڵکانێک کە ئێوە 100% دەزانم ئێوە ڕاتان لەو خەڵکە گەندەڵ و ستەمکارە نییە بەڵام نایەن دەنگ بدەنە خەڵکانێک کە پەیامی عەدالەت و دادپەروەریان هەڵگرتووە. لە کۆتاییدا دەمەوێت زۆر سپاسی ئامادەبوانی بەڕێز و کاندیدە بەڕێزەکان بکەم و هیوای سەرکەوتن بۆ هەر هەموو کاندیدەکانی ئامادەن و ئەوانەی ئامادەشنین هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بە زۆر سپاس بۆ کارجێڕانی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان و سپاسێکی بێپیانم بۆ میوانە بەڕێزانەکە بەرنامەکەیان گەرم و گورتر کرد سپاسی کارجێڕی پارچیکانیاو دەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەنجامدانی ئەو بەرنامەیەوە سپاس بۆ ستافی ڕاستە و خۆی کەناڵی ئاسمانی پەیام کە ماندوون لەم چەند ڕۆژە ئەو شار و ئەو شار دەگەڕێن بۆ گەیاندنی پەیامی کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هاوڵاتیان تا بەرنامەیەشتر و ستۆدیۆیەکی تر بێواز و خۆشەویست شاد دەبینێ و هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ